کەسانی دنیادیدە دەیانگوت ڕۆڵا گەردۆخەکەوا بێ مەترسی قات و قڕی هەیە. بەڕێزانم کاتتان باش لە ناوچەی شارباژێڕم بە دیاریکراویش لەسەر پردی سنکێ کە گوێم لەو خوڕەیاوە دەبێ حەزەکەم هیچ نەڵێم تەنها گوێم لەو خوڕەیاوە بێ. بەڕاستی کە ئەم دیمەنانە دەبینی مرۆڤ بە جۆرێک دڵخۆشە بێ چونکە بینیمان لە ساڵی پار شوشکە ساڵیەک بوو، یعنی وەک دەگوترێت هەندێک لە کەسانی دنیادیدە دەیانگوت ڕۆڵا گەردۆخەکەوا بێ مەترسی قات و قڕی هەیە. ساڵی پار هاتم بۆ ئێرە لە ناو ئەم ئاوەیە بە هەزاران ماسی و بۆخ و قرژاڵ و دەیان زیندەوەری ئاوی دیکە بەهۆی وشکە ساڵیەوە لە ناو چوون، بەڵام ئێستا خۆشبەختانە ئاوێکی زۆر گەڕاوەتەوە بۆ ناوچەکە لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوو بە تەنها لە ناوچەی شارباژێر 77 ملیم باران باریوە. پێشبینیەکان دەڵێن بەیانی و دوو بەیانی و سێ بەیانیش باران هەر دەبارێت بە ڕێژەی جیاواز. بە تەنها لە ناوچەی شارباژێر تا ئێستا 1110 ملیم باران باریوە کە بەڕاستی دڵخۆشکەرە، چونکە بە گوێرەی پێشبینیەکان هەر ساڵێک لە سەر و 800 ملیمەوە باران باری یان 800 ملیمی تەواو ئیتر وشکە ساڵی نییە و دەتوانین بڵین بە ساڵێکی تەڕوتوش ناو دەبرێ. بەڵام ئێستا وەکو باسم کرد 1110 ملیم باران باریوە بە تەنها لە ناوچەی شارباژێر. اینجا ئەمە لە کاتێکدایە ئەم بارانەی کە باریوە و ئەم ئاوە باشەی کە ئێستا هەیە بە تەنها هی وەرزی پاییز و زستانە، هەرچەندە لە 135 بارانبارین دەکەوێتە وەرزی بەهارەوە، کەواتە ئێستا ئێمە لە 135 بارانبارینمان ماوە کە دەکەوێتە وەرزی بەهارەوە. لەم شوێنە بەرزی ئەم پردە نزیکەی 2 مەترە، ئێستا ئاو تەواو نزیک بۆتەوە لە پردەکە بە ئاسانی دەسمەیگاتێ. لە هەندێک شوێنی دیکە 15 مەتر یعنی 15 مەتر ئەم ئاو شک ببوو، ئێستا وەکو ئێرە ساڕێژ بووە. بابەتێکی دیکە بیرم نەچێت ئەم ڕێگەی کە لە پشتی منەوە دەبینێت، ئەمە ڕێگەیەکە دەچێتە بۆ سەیرانگایەک بۆ هاوینە هەوارێک بە ناوی کوالا پارک. ئێستا ئەو ڕێگەیە داخراوە بە جۆرێک ئاو بەرز بۆتەوە، ڕێگەی لە هەندێک شوێن گرتووە، ڕێگەی هەندێک گوندی گرتووە و بە تایبەتیش ئەو سەیرانگایی کە باسم کرد ئێستا ڕێگەی چوون بۆ کوالا پارک نەماوە. بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەو لافا و بارانبارینە زۆرەی کە لەم چەند ڕۆژە داباریوە. شارباژێر دەتوانم بڵێم ئەم ساڵ زۆرترین بارانی لێباریوە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو، بارانی وەک ئەم ساڵ نەباریوە. بۆیە چاوەڕوان دەکرێت کەش و سروشتی ئەم ساڵی شارباژێر جیاوازتر بێت لە 5 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو بارانە باشەی کە لە شارباژێر باریوە.